یاری بالە ژمارەیەکی زۆری وەرزشکارانی بەخۆیوە سەرقاڵ کردووە، بەڵام ماوەی چەند ساڵێکە بە تەواوی فرامۆش کراوە و یاریزانان نیگەرانن لەوەی یانەی کفری و بەتایبەت یەکێتی تۆپی بالەی کوردستان یاری بالەی بە تەواوی لەبی کردووە. ئەمە لە کاتێکدا ژمارەیەکی زۆری وەرزشکاران و هاندەران حەز و خولیای زۆریان هەیە بۆ یاری تۆپی بالا. یاری بالە نەبوونی دەورە سەرەتا یەکەم هۆکارە، هەروەها هیچ خولێک نەکراوەوە تا ئێساکە نزیگەی تقریبان ساڵێ 2 ساڵ 3 ساڵە بێ هەوە نەبوونی یاریگاکان و یانەی کفری بە تەواوەتی یاری بالەی فرامۆش کردووە. داواکاریمەوەی هۆڵێکی داخراومان بۆکەنەوە، هەروەها یانەی کفری ئاوڕێکی بەجددی لێ بداتەوە بۆ ئەم یاریە فرامۆش کردە. ئەمە لە کاتێکدا لە پلەیەکی کورسانە بوون باشترینی بوون، ئێساکە هیچ نازانیانی نازین پلە دوین پلە سین. ئەم یاریە ئەتوانم بڵێم لەم شارە زۆر پەراوێز خراوە، زۆر سپاسی ناوەندی وەرسولاوانەکەین کە هەسان بەکردنەوەی ئەم خولە. لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە هۆڵێکی داخراوە هەبێ کە تایبەت بەم یاری ئەو یاریانەی کە لە هۆڵی داخراوە ئەکرێ، نەک تەنها یاری تۆپی بارە، یاری تۆپی دەستە، یاری تۆپی تێنسی سەرمێزە. کفری لە یاری بالەدا لە ساڵانی ڕابردوو چەندین نازناوی گەورەی بەدەست هێناوە، ململانەی لەگەڵ شارە گەورەکان کردووە، بەڵام ساڵانێکە ئەم یاریە ناکرێت و خەریکە بە تەواوی ماڵ ئاوایی لە وەرزشکاران دەکات. ئەندامێکی یانەی کفری لاوازی و فرامۆشکردنی یاری بالا بۆ چەند هۆکارێک دەگەڕێنێتەوە. یەک لە کفریە هۆڵی داخراومان زۆر زەڕۆ چکە بەهۆی کەشوهەوا و پلەی گەرمان لە کفریە زۆر بەرزە، پێویستمان بە هۆڵێکی داخراو هەیە. ئەمە یەک. دووش یانەکان یاخود یانی وەرشی کفری یاخود تیپەمیلیەکان یاخود ڕێکخراوە جەماوەریەکان ئەتوانن خولی بالە بکەنەوە بۆ ئەوەی خەڵک دووبارە ئاشنا بێتەوە بە یاری بالا. زۆر لە هەمووی گرنگتر ئیتیحادی بالەیە. ئیتیحادی بالە لە کورسانە تاکو ئێستاکە ئەوە من بەبیرم بێتەوە خولێکم نەبینیەوە، ئەمە چەند ساڵی ڕابردووە خولێکمان نەبینەوە بۆ نادیەکان بۆ ئەوەی بەشدار بن لە تیپی بۆ یاری تۆپی بالەیە. ئێستا یاری تۆپی بالە لە کفری سەرڕای قەیرانی دارایی بازاڕی گەرمە و وەرزشکاران بە خۆبەخشی یاری دەکەن بۆ یاری تۆپی بالا، بۆیە کڕیار و بازاڕی هەیە. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان، کفری.